سڵاوتانەوێ بینەرانی شارپرس هەڵبژاردن و بایکۆتی هەڵبژاردن و هۆکار و لێکەوتەکانی تەوەری ئەم شۆمانە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵتانی وەک دەزانین هەڵبژاردن مافی دەستوری هەرتاکێکە و هاوڵاتیان دەتوانن لەڕێی هەڵبژاردنەوە ئەو کاندیدەی کە خۆیان مەبەستیانە سەری بخەن لە لایەکی دیکەەوە بایکۆتکردن هەڵبژاردن لە ئێستادا لەلایەن هاوڵاتیانەوە وەک سزایەک دەبینرێت بەرامبەر دەسەڵات یان لایەنێکی سیاسی. ئەم ژارە گفتووە دەکەین بە میوانداری بەڕێز خاتو بڵێسە جەبا فەرمان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خاتو بڵێسە سڵاوت لێبێت بەخێر بێیت سەرەتا گرنگی هەڵبژاردنمان بۆ باس بکەیت بە تایبەت لە ئێستاە کە بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەچین و یەکەم هەڵبژاردننی پێشوەختەیە لە عێراقدا ئەنجامدرێت بەگشتی پرۆسەکە چۆن نبینی وەکو بەڕێک فەرموو هەڵبژاردن پێشوەخت پێناسەیەکی دەنگدان لە دەستوری عێراقا چۆن ناوی هاتووە بێگومان لە دەستورەکانی وڵاتانی عەرەبی بە شێوازی جیاواز باس لە دەنگدانەکرێ یەکێک بە مافی تاکە کەسی ئەیبینێ هەندێک بە مافی گشتی ئەیبینن و هەندێک بە مافێکی یاسایی ئەیبینن و لە عێراقدا بە مافێکی سیاسی ئەبینرێەوە بە هەندێک پێیان وایە بەدەر لەوەیکەوە ئەمە ئەرکە و مافە ئەبێ ئەرکیش بێ ئەو کەسێک کە نەچێت بۆ دەنگدان سزا بدرێ لەبەرەوەی تۆ ئەبێ بەشداربی لە هەڵبژاردننی شێوازی حکومڕانی وڵات بێگومان هەموو هەڵبژاردنێ گرنگی خۆی هەیە لە عێراقا ئەمە عێراق 4 خولی تێپەڕانوە ئەما بێتە خولی پێنجەمی پەرلەمان و هەموو جارێک کێشە و گرفتی زۆر دێتە پێشەوە گرێکوێرەی زۆر هەیە لە عێراقا و هەوڵدانی زۆر هەیە بۆ گۆڕینی هەندێک پایەی سیاسی ئەم وڵاتە و پایەی دەستوری ئەم وڵاتە بۆ نمونە لە خولی ئێمەشدا هەوڵی زۆر هەبوو بۆ ئاڵوگۆڕکردن بە دەستور بۆ گۆڕینی شێوازی حکومڕانی کەوا چیتر کۆماری نەبێ و ڕئاسی بە ڕئیس وزەرا بەس حکومکە کە ئەمانە بەعام گرفتێکی زۆر گەورە بۆ کورد دروست دەکەن بۆیە زۆ گرنگەکەوە پێگەی کورد لەوێ بەخۆت بێ هەموو جارێ ئەمە جەختمان لەمە کردوێتەوە ڕاستەکەم و پۆڕی هەمیشە هەبووە و نایەکڕیزی کورد لەوێ هەبووە و چەنەها گرفتمان توش بوو کە نەمانتوانی بە گوێرەی پێویست داکۆکی لە مافەکانی لە دەستوری بکەین مافە دەستوریەکانمان یەکێک لە کێشەکانمان بێگومان بوجە و موچەی خەڵک بوو کە ئەوەلیاتی هەبوو لە لای ئێمە بەڵام دەنگدان گرنگە ئەوەی کەوا لە عێراقا ئەبینرێ بەداخەوە ئەوەیە کەوا تا ئێستا ئەمە پێنجەم جارەکە هەڵبژاردن ئەکرێ هەر جارە بە سیستێمێکی هەر جارە بە شێوازێک و بەداخەوە کە ئەبێ بڵێم هەموو جارێ حیزبە گەورەکان دەسەڵاتدارەکان لە هەوڵی ئەوەیان سیستێمێک بدۆزنەوە شێوازێک بدۆزنەوە لە بەرژەوەندی خۆیان بێ ئەگینا تۆ وڵاتێکی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمەوە دروست کردووە چەنەها نمونەی جوانی حکومڕانیت هەیە لە دنیاە چەنەها نمونەی جوانی دیموکراسیەت و شێوازی هەڵبژاردنە هەیە ئەتوانی گونجاوترینیان بێنی و لێرە تەطبیقی ئەمەی ئەم جارە پەیڕەوەکرێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە سوودی لایەنێکە ئەمەی ئەم جارە بێگومان بەو شێوازە بووکەوە خەڵکێکی زۆر ڕژانە سەر شەقامەکان و داوای مافی خۆیان کرد داوای مافی دەستوری خۆیان کرد داوای مافی ژیانیان کرد بەڵام دواتر ئاراستەکان بە شێوازێکی ترا ڕۆشتن تەدەخولاتی سیاسی زۆتیا بوو تەدەخولاتی ئەحزابی زۆر تێکەوت و هەمووی بە شێوازێک ڕۆیکەوە حکوومەت هەڵبەشایەوە هەوڵی هەڵۆشانەوەی پەرلەمانیانە داخوازیەکەیان بوو بە هەڵبژاردننی پێشوەختە و ئاڵوگۆڕ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن یاسای هەڵبژاردن کە هەموار کرایەوە بێگومان دەرەنجامەکەی زیاتر لە دوای هەڵبژاردن ئەیبینین کە چۆنە بەس بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم کەوە ئیتیفاقێکی ئیجماعی لەسەر نەبوو لەبەرەوەی کەم و کۆڕی زۆتیایە و ئەمەش دیسانەوە بە باشی بۆ حیزبە گەورەکان ئەشکێتەوە ئەگەر ببینین تەماشاکەین لە جنوبە ئەوانی کە دەسەڵاتدارن نایەڵەن ئەساسەن کەسانی بێلایەن خۆیان هەڵببژێرن ئیترچی بە خەتفکردن بێت چی بە کوشتن بێت چی بە تەهدید بێت تەماشاکەی هەمویان پاشەگەز ئەکەنەوە و بەس حیزبە گەورەکان ئەمێنەوە کاندیدی حیزبە گەورەکان ئەم جارش پێچێ هەر لە بەرژەوەندی حیزبە گەورەکان بێ ئەم هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و وەلا عێراقیش بەگشتی باز لە بایکۆتکردنی هەڵبژاردن نەکرێن لەلایەن هاوڵاتیانەوە کەما وەک سزایەک باسەکرێت بۆ دەسەڵات بێت یان بۆ لایەنێکی سیاسی بێ بۆ ئەحزابەکان بێت ئەمە سزایە بەڕاستی لە دەرەنجامە سزا ئەبێت بۆ دەسەڵاتە یان چی لێت
بێگومان بایکۆتکردن لە هەموو عێراقا باسەکرێ و ئەگەر ئێمە بین و ڕێژەکانی ئەم چوارخولەی پێشوش لێک بینەوە تەماشاکەین هەموو جارێک ڕێژەیەکی زۆر دابەزیوە بەشداری هەڵبژاردن. ئەم جارە ئەحزابێکی زۆر بایکۆتیان کردووە، ئەوانەی کە ڕژانە سەر شەقامەکان لە ئۆکتۆبەرە هەر هەموو بایکۆتیان کردووە و ئەوە ئەگەیەنێ کە خەڵکی بڕوای بۆ پرۆسە سیاسیێنیە و یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بڕوایان پێنیە ئەوەیە کە ئەتوانم بڵێم 70% ئەم پەرلەمانی ئێستا کە نەوعەنما خەڵک ناڕازی بوون لە دەستیان هەموو دووبارە خۆیان کاندید کردوێتەوە و احتیمالی زۆری هەیە هەر هەمویان دەرچنەوە. زیاتر لە 30 ئەندام پەرلەمانی ئێستا زیاتر لە 3 خولە لەوێن، بەشێکی 4 خولە لەوێن زیاتر ئاماژەت بە خۆکاندیدکردنی چەند وەزیرێکیش بێگومان 5 دانە لە وەزیرەکانی ئێستای کابینەی کاظمی لە تێکڕای 20 خۆی 22 کابینەیە، بەڵام دوو کابینە دوو وەزیر بڵێن استیقالەیانیاوە ئەمێنێتەوە 20 لەو 20 کە یەک لەسەر 4 ئەکا یەک لەسەر 4 خۆی کاندید کردووە و مۆڵەتیشی وەرنەگرتووە لە وەزارەتەکەی، واتە لە کارەکەی بەردەوامە وە بوجەی و دەسەڵاتی را وەزارەتەکەی هەمووی بەکارێنێ بۆ حملەی دغایی بۆ خۆی کە ئەمە یەکێکە لە خلافە هەرە گەورەکان، ینی پێشێلکاری گەورەیە ئەمەکە کە نابێ بکرێ. بەڵام وەکوتم ینی شتی تریشی زۆر هەیە کە ڕێژەی دەنگدان کەمەکاتەوە بۆ نمونە ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتەژین زیاتر لە 5 بۆ 6 میلیۆن هاوڵاتی عراقی لە دەرەوەی وڵاتن، ئەمانە هەر هەمویان بە بیانووی ئەوەی کە کۆرۆنایە و بە بیانووی ئەوەی کە فریان ناکەون کارتیان بۆ دروستکەن و سندوقیان بۆ دانێن و شوێن و ڕێگەیان بۆ جێبەجێ بکەن هەر هەمووی مەحروم کراوە لە دەنگدان کە ئەمە خلافی دەستورە. وەک لە مادەی 20 هاتووە ئەڵێ هەموو هاوڵاتیەکی عێراقی ژن و پیا و ماف و ئەرکی دەنگدانی هەیە. لە ڕووی مافی مرۆڤ بۆ خواردنی مافیەوان نییە ئەم مافیانی ئەسەنیتەوە بە بیانووی ئەوەی کە کۆرۆنایە و بە بیانووی ئەوەی کەوا کۆمیسیۆن فریان نەکەوتووە. ئەمە واکە کە ڕێژەی دەنگدان کەم بێتەوە و وەکوتم خەڵکانێکی زۆر بڕوایان بەوە نییە کە ئاڵ و گۆڕ ببێت لە عێراقا و هۆکارەکەشی ئەوەیە کە لە سەدا هەفتای ئەم کابینەی حکوومەت و ئەم پەرلەمانە دووبارە خۆیان کاندید کردوێتەوە، یاخود کەسانێکن کە لە ئەنجومەنی پارێزگان و ئێستا خۆیان کاندید کردەوە واتە لە دائیرەیەکە هەمووی ئەسوڕێتەوە لە ئەنجومەنی پارێزگاوە بۆ پەرلەمان، لە پەرلەمانەوە بۆ حکوومەت، لە حکوومەتەوە دیسانەوە بۆ پەرلەمان. ئەمە وا ئەکا کە هاوڵاتیان بڕوایان بە هەڵبژاردن نەبێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا بایکۆت حل نییە. بۆ حل نییە لەبەرەوەی لە هیچ شوێنێکی نەدەستوری عێراقی نەقانونی مفەوەزیە هی کۆمیسیۆن و لە هیچ شوێنێکە باس لەوە نەکراوە ئەگەر ڕێژەی دەنگدەران کەم بوو ئەوە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە یا ئلغا بکرێ نەتائیجەکی کە باس لەوە نەکراوە. واتە ئەگەر 80% بڕۆن بۆ دەنگدان یاخود 10% بڕۆن بۆ دەنگدان هەر هەمان نەتیجەوە تا هەر قبول ئەکرێ نەتیجەکە، بەس فەرقەکەی ئەوەیەکەوە بێگومان لەو کاتەیە نرخی کورسی هەڵبژاردن نرخی کورسی پەرلەمانی ئەگەر خەڵک کەم بەشدار بێت تا ئەبەزێ ئەوە لەکوێ کە خەڵکێکی زۆر بەشدار بێەوە تۆ پێویستکە بە 50,000 دەنگ بڕۆی بۆ پەرلەمان ئەو لەکوێ کە دەنگ دابەزێەوە بە 5,000 دەنگ ڕۆی ئەو کاتە. ئەمە تەنها فەرقە گەرنە بایکۆتکردن بە هیچ شێوەیەک نابێتە هۆی ئەوەی کەوا ئاڵوگۆڕێک دروست بێ، نابێتە هۆی ئەوەی کەوا هەڵبژاردن ئلغا بکرێتەوە یا دووبارە بکرێتەوە. بۆیە من لەگەڵ ئەوەیان کەوا هەموو تاکێک مافی خۆی ئەرکی خۆی گەێنێتە دی و بڕوا دەنگ بە بەوەی کە قەنەعاتی پێیەتی، بەوەی کە بڕوای پێیەتی، بەوەی کە هەست بکات کەوا ئەمە ئەتوانێت نوێنەرایەتی بکە ئەگەرێتەوێت سزای حیزبەکان بێ لەو ڕێگەیەوە سزایان بە چونکە بایکۆت حل نییە و بایکۆت چارەسەر نییە. هەوڵدرا هەڵبژاردن دوا بکڕێ بەوەی کەوا بەشێکی زۆری حیزبەکان بایکۆتیان کرد منزومنیان سەدڕیەکان، بەڵام پێداگیری کرا لەسەرەوەی کە نەخێرە بێت لە کاتی خۆیان ئەنجام بدرێ. بۆیە بایکۆت ئێستا مادام دوا نەخرا حل نییە، ئەبێ هەموو کاسێک بڕوات و ئەوە بزانێکەوە ڕێژەی دەنگدان هیچ لە مۆزوع ناگۆڕێ. ئەمە یەک وە دوو ئەگەر ئەمەژش بەوە بمکەوە هەفتەیەک پێش ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ ئەوەی وا پیشان بدرێت لە ئێستاوە کە بەڵێ ڕێژەیەکی زۆر خەڵک بەشداری ئەبێت چونکە وا نابێت هەر هیچ نەبێت لەبەر ئەوەی 3 موالید
تا ئێستا لە دوای 2010ەوە کارتی بایۆمەتریان وەرنەگرتوێتەوە ئەوانەی کە تەمەنیان بۆ بە 18 ساڵ و خەڵکێکی زۆر زیاتر لە 3 ملیۆن کارتی وەرنەگرتوێتەوە بێژگە ئەوانەی کە وتمان کە لە تاراوگەن و حەقی دەنگدانیان نییە تۆ ئەمانە هەمووی لابەری هەر لە ئەساس ئەگەر بایکۆتیش نەکرێ ڕێژەی دەنگداندا ئەبەزێ بۆی ئەمە پەردەپۆش بکرێنەوە ئەنما کۆمیسیۆن ئەستاوە بڕیارێکی یاوە ئەڵێ ئێمە ڕێژەی ئەساسی ئەوانە وەرناگرین کە چەند میلیۆن کەس بۆی هەیە دەنگ بە بەڵکو تەنها ئەو ڕێژەیە وەرەگرین کە چەند میلیۆن کەس کارتی وەرگرتوێتەوە ئەمە لە ئەساس ڕێژەکە کەمەکاتەوە ئەو ڕێژە ئەساسی کە تۆ لی وەرەگری کەمە بێتەوە و ئەگەر لەوە خەڵکێنێکی کەمیش بڕۆن بۆ دەنگدان هەر ڕێژەکە بەرزەبێ ڕێژەی بەشداربووان بەرزەبێ سود و بەڵێ بەگشتی باسی هەڵبژاردنمان کرد بەگشتی لە عێراقدا بەس ئەگەر باسی سود و گرنگی ئەم هەڵبژاردنە بکەین بۆ پێگەی کورد بێگومان ئێمەی کورد لەوێ دائیمەن ئەتوانم بڵێم لە خەتەراین مافە دەستوریەکانمان دایم لە خەتەریاتایە دائیمەن عێراق هێشتاکە ئەگەر بیبینن لەم چەند ساڵەیە چەند جار وتراوە عێراقی عروبە هەڵدراوە ئەم وشانە بێنێنەوە عێراق دەوری خۆی ببینێت لە نێوان وڵاتە عەرەبیەکان و ئوخوەی عەرەبی و ئەم دەستەواژانە هەمووی وا پێگەی کورد هەوڵ بن لاوازی کەنەوە تەنانەت وەکوتم هەوڵی زۆر ئەدرێکەوە سەرۆک کۆماری نەهێڵدرێ یاخود سەرۆک کۆماری بدرێ بەلایەنی سوننەکان کە بۆ ئەوەی واجهەی عێراق کە ئێستا کووردە ئەوە نەمێنێ زۆر گرنگە پێگەی کورد لە بەغدا ئێمە ڕاستە کەم و کۆڕیمان زۆرە لە هەرێمە بێموچەیی هەیە لە زۆر شوێن ئازادی نییە ڕۆژنامەنووسان ئەو ئازادی ڕادەربڕینەیان نییە چەنەها گرفتی ترمان هەیە لە خزمەتگوزاری کارەبا ئەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمانە هەمووی بەلایەک و مافە دەستوریەکانت پاراستنی ئەم هەرێمە و مافە دەستوریەکانت بەلایەکی ترەوە و ئەوە تەنها ئەتوانی لە بەغدا و لە پەرلەمانی ئەوێەوە و لە حکوومەتی ئەوێەوە تاکۆکی لێ بکەیت بۆیە زۆر گرنگەکەوە ئێمە بزانین کێ ئەنێرین بۆ ئەوێ کێ ئەتوانێت لەوێ بەو ئەرکە هەستێ و کێ جێگەی متمانەیە کەوا نەچێتە پاڵ لایەنێکی تری عەرەبیەوە یا هەر لایەنێکی ترەوە بەڕای بەڕێستان هەڵبژاردن ڕێگە چارەیە بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسەت لە عێراقدا بە ئام باسی بکەین پێش ماوەیەک ڕاپرسیەک کرا هەر لە هەرێمی کوردستان بۆ ڕاپرسیەکە بەشێکی زۆری بڕوایان وا بوو کە لە عێراقا بە هەڵبژاردن هیچ ئاڵوگۆڕێک نابێەوە تەنها ئاڵوگۆڕ لە عێراقا بە شێوەی کۆدەتای سەربازی ئەبێ من لەگەڵ کۆدەتای سەربازیانیم بێگومان ئەوەی کە بڵێ ئێستا بەم دەنگدانە و بەم هەڵبژاردنە نەخشەی سیاسی عێراق ئەگۆڕێەوە حیزبەکان ئەگۆڕدرێن و کەسانی تازەیەنە پێشەوە بەو شێوەیە زۆر بەو شێوەیە نابێ وەکوتم 70% پەرلەمان خۆی هەڵبژاردوێتەوە هەر ئەوانە بە شێرە زۆریان دەرچنەوە بەڵام ئەگەر هەنگاوەکان بچووکیش بێ تۆ تەنها ڕێگەی کە لە بەردەمتایە بۆ یەک پێگەی کورد لە بەغدا بەخۆتکەی و دوو هەر چۆنێک بە لە ساحەی سیاسی عێراقیە ئاڵوگۆڕێکی بەسیتیش بێ ئەگەر بکرێ تەنها دەنگدانە بۆیە بێگومان گرنگی خۆی هەیە ئەم دەنگدانە بەڵێ بەڕێزەخان من پرسیارێکی وام نەماوە و بەڕێزت ئەمە لە کۆتاییە سەرنجی بەڕێزت بزانم لەسەر ئەم سیستمەی کە ئەمجارە پێڕەوەکرێ بە شێوەی بازنە ڕای بەڕێستان چێلۆ بەرەوە وەکوتم ئەم سیستێمە دوای هەڵبژاردنەکان نەتیجەکانی ئەبینین کە بزانین چۆن ئەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە زۆر پێمان باش نەبوو ینی تۆ شخصەکان نوێنەرەکان زۆر لۆکالی بکەیتەوە دای بەزێنی بۆ بازنەیەکی زۆر بچووک ئەمە وا ئەکا زیاتر خۆی فکرەکە وا بووکەوە بەو شێوەیە ئەو کەسی کە لەوێ ناسراوەوە خۆشەویستە دەربچێ بەڵام ئەوەی کە ئیبینین زیاتر ئەوەیەکەوە ئەوەی لەو ناوچە بچووکانە جێنفوسی زیاترە ئیتر دەوڵەمەندی بێت عشیرەتگەری بێت لە ڕووی چەکداریەوە بێت نفوسی زیاترە کاندیدی ئەوانە ئیبنەوە ئەو کاندیدانەی تر شانسیان کەمترە بێ و ئەمە لەبەرەوەی بازنەکان بچووکن باشتر ئەتوانن کۆنتترۆلی بکەن من باسی جنوبەکەم زیاتر وەک لە هەرێمی کوردستان لەوێ زیاتر ئەو بازمانەکە ئەوە نەبچووکن و خرا لەسەر ئاسی قەزایە عشیرەتگەری زۆتیایە زاڵات ینی کەمتر کەسانێکی بێلایەنی ئەکادیمی بتوانێت دەربچێ بێگومان بە تەسەوری من باشتر بوو ئەگەر عێراق هەموو یەک باز نەبووایە بۆ کورد
و ئەگەر پارێزگا بواە هەر باشتر بوو ئەم سیستێمە خەلەلەکانی زیاتر لە دوای هەڵبژاردن دەرەکەوێت. کاندیدەکان بێگومان هیوادارم ئەوەی کە دەرەچێ بۆ ئەوێ پێش هەموو شتێک لەوێ کوردایەتی بکەن و ئیش بۆ هەرێمی کوردستان بکەن، پێش حیزبی بوونیان، پێش هەر ئینتیمایەکی تریان مەزهبە هەر شتێکە کوردبوون لەسەروی هەموو شتێکەوە بێ لەوێ و هەوڵ بدرێت تا ئێستا میشە هەوڵ دراوە ئەم خولە باش بوو بەڵام ئەکرێ باشتر کرێ یەکڕیزی کورد لەوێ یەکدەنگی کورد لەوێ زۆر گرنگە. بۆیە ئێستا ئەگەر لێرەیە وەکو یەکێتی قسە بکەم هەوڵمانیاوەکە لیستێک دروستکەین لیستی هاوپەیمانی و چەند حیزبێکی تریش کە ئێستا بڕیاریانیاوە هەموو دەنگ بە و لیستە بندن بە لیستی هاوپەیمانی کوردستان بن. ئەم شێوازی یەکگرتن و پێکەوە ئیشکردنە بێگومان لە بەغدا زۆر گرنگ ئەبێ و هیوادارم کەوا هەموو ئەوانەی کە ئێستا ئەمان بینن بەن بە لیستی هاوپەیمانی بن هەر هیچ نەبێت لە ئێستاوە ئێمە بڕیاری یەکڕیزیمانیاوە و یەکدەنگی کوردمانیاوە و پێداگریکردن لەسەر موچە و ئێستحقاقاتی هەرێم لە بەغدا. سپاس بۆ خەڵک و لەسەر فەرمان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان ناشاری سلێمانی لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوو. کاتێکی خۆش. سپاس لەزەخان.